بسم الله الرحمن الرحیم. سڵاوی خوای پەروەردگار لە هەموو لایەکمان بێ لە ئێوەی بینەرانی زۆر بەڕێزی کەناڵی دیمان لە پرۆگرامی کلیلەوە بە دیدارتان شاد بووینەوە لە دوای مانگی پڕبەرەکەتی ڕەمەزانەوە. ئومێدەوارم خوای گەورە تاعەت و عیبادەتی هەموو لایەکی قبوڵ فەرموو بێ. بەویستی خوای گەورە عیبادەتەکانمان وەرگیراوە، بەرەکەت هاتۆتە ماڵەکانمانەوەکو ئێمە ماڵی خوای پەروەردگارمان بە عیبادەت ئاوادان کردەوە. ئەم جارش لە پرۆگرامی کلیلدا کە پرۆگرامی کلیل هەموو جار پێمان دەڵێ ناومێد مەبە بەرامبەر دەرگا داخراوەکانی ژیان. ئەم خواناسی و عیبادەت و پەیوەندی بە پەروەردگارەوە سوبحانەه وتەعالا کلیلی ڕەحمەتە، کلیلی کردنەوەی دەرگا داخراوەکانی ژیانە. یەقینیشمان هەیە هەموو کەسانێکی بەڕێزی وەکو جەنابتان ژیر و بە ئاگا و خوێندەوار تێگەیشتون لەوەی کەوا ژیان سەخت و دژوارە. ژیان بۆ هەموو مرۆڤێک سەخت و دژوارە. هەموو مرۆڤێک لە جەنگێکدایە کە کەس پێی نازانێ خۆی نەبێ. وا مەزانە تەنها تۆ لە ناڕەحەتیدای، تەنها تۆ گرفتت هەیە تەواوی مرۆڤەکانی سەر ئەم زەویە هەر یەکەیان لە جەنگێکایە، لە ململانەیەکی شاراوەدایە، بەڵام خەڵک پێی نازانێ خۆی لە ناخی خۆیدا شارەزای خۆیەتی. لە پشت پێکەنینەکانەوە برینێکی قوڵ هەیە، زۆر کەس هەیە قاقا پێ دەکەنێ، زەردەخەنشی دایمە لەسەر لێوانە، دڵی خەڵکیش خۆش دەکا، بەڵام لە ناخی خۆیدا برینێکی قوڵ هەیە. ئەمە حەقیقەتی ژیانە. شەرت نییە تۆ وا خەڵک ببینی کە هەموو خەڵک لە خۆشگوزەرانیدایە، لە خۆشحاڵیدایە، لە کەیفخۆشیدایە، لە تەندروست باشیدایە، لە تێری و تەسەلیدایە، تەنها تۆ داماوی، تەنها تۆ کوزۆڵی. نەخێر، لە پشت پێکەنینەکانەوە برینێکی قوڵ هەیە. لە پشت نیعمەتەکانەوە بێبەشبوونێکی لە ناوبەر هەیە. وا مەزانە کەسێک نیعمەتێکی خوای پێدەبینی، ئۆتۆمبیلێکی گرانبەهای هەیە، خانوێکی کۆشکی هەیە، پلە و پێگەیەکی سیاسی و سەربازی هەیە، شەهادەیەکی بڕوانامەیەکی باڵای هەیە، ئیتر ئەمە هەموو خۆشیەکانی ئەم سەرزەویە لە ماڵی فڵان کەسا کۆبۆتەوە. نەخێر، یەقینت هەبێ ئەویش بێبەشبوونێکی گەورەی هەیە. لە پشت نیعمەتەکانەوە بێبەشبوونێکی لە ناوبەر هەیە. بۆ دەبێ وابێ؟ چونکە ئێرە دنیایە، ئێرە بەهەژ نییە، ئێرە شوێنی کردارە، ئێرە شوێنی پاداژ نییە. ئەگەر ئەم سەرزەویە هەر مرۆڤ کۆمەڵە مرۆڤ هەرچی خۆشی ئەم سەرزەویە هەیان بوویایە، ئەوانی تر مەغدوور دەبوون. یەقینتان هەبێت لە پشتی هەموو نیعمەتێکەوە هەر ماڵێک کە تۆ دەیبینی، چەند دەوڵەمەند بێ، چەند بڕوانامەی باڵا بێ، چەند پلەی سیاسی و سەربازی بەهێز بێ، ئیلا بێبەشە لە شتێک، ئیلا حەسرەتێکی گەورەی هەیە. ئەوە دەرسی ژیانە لە براتانی وەرگرن. یەقینتان هەبێ. بۆیە دائمە دڵخۆش بە، هەر تۆنی منکوبی، هەر تۆنی مەزلومی، هەر تۆنی بێبەشی، خەڵکی تریش زۆرە. چارەسەر چییە؟ ئەی چارەسەر چی بکەین؟ دڵی خۆمان تەنکەین، خەفەت بخۆین تا خەفەت بمانخوا؟ نا، پەنابەرە بۆ خوای پەروەردگار. ئێمەی موسڵمان بە بەرەکەتی ئەم ئیسلام و ئیمانە الحەمدوللا دایمە دڵمان شادە. کاکەوەرە پەنا بە بۆ خوای گەورە. باس سوورەتی مەریەم بکەینەوە. سوورەتی مەریەم ڕەحمەت و بەرەکەت و سڵاوی خوای پەروەردگار لە مەریەمی داوێن پاک، لە عیسای کوڕی پێغەمبەری ئولوالعەزمی خوای پەروەردگار. لە سوورەتی مەریەمە لە ئاەتی 2 بۆ 9دا، واتە لە 7 ئاەتدا باسی ئەوەمان بۆ دەکا پیاوێکە بوو ناوی زەکەریا بوو، سەلامی خوای لەسەر بێ، پێغەمبەری خوا بوو. زۆر تەمەنێکی دوور و درێژی بر بۆ سەر، ژنێکی نەزۆکی هەبوو، واتە حەکیم و ئەوانەی پسپۆڕانی بواری ژنان و منداڵبوونی ئەو سەردەمە بوون، تەواو دڵنیاییان دابوو کە خێزانی زەکەریا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ نەزۆکە، منداڵی نابێ. زۆریش تامەزرۆی منداڵ بوون. سوبحانەڵڵا لە دنیادا چ شتێک نەبێت زۆر تامەزرۆی ئەوەی. ئێستا وایە 10 مناڵی هەیە، ئەنواع ڕێگای نەبوونی منداڵ، ڕێگریکردن لە دروستبوونی منداڵ دەگرێ، هەر منداڵی دەبێت. ئەوەش کە زۆر تامەزرۆیەتی هەموو ڕێگاکان دەگرێ و نابێ. جاوی کە منداڵی نییە زۆر تامەزرۆیە، بێ ئەنداز تامەزرۆیە. ئەوەی کە 6 مناڵی هەیە و 10 مناڵی هەیە جاری وایە بێزارە لە بوونی منداڵ، خواخوایەتی نەبێ، بەڵام جاری واشە دەبێ. بۆیە ئەمان زۆر تامەزرۆی بوونی منداڵێکن. هیچ منداڵیان نەبووە، نەک بڵێ منداڵیان بوو بێ و مرد بێ. هەر ژنەکە نەزۆکە، منداڵی نابێت. زەکەریاش پیاوێکی بە وەفایە، هاوسەری تری نەهێناوە، بەدیار ئەم ژنە نەزۆکەوە دانیشتووە، بەڵام ئەم حەسرەتە، ئەم خەمەقوڵە، ئەم حەز و ئاواتە ڕەوایە هەر لە دڵیاندایە. خۆزگە مناڵێکم هەبوو یا ڕۆژێک پێ وتمای باوکە،
ئەم دایکە هەر چاوەڕێیە ڕوشەی دایم لە دەمی مناڵێکی خۆمەوە ببیستایە. ئەمە مافێکی ڕای هەموو دایک و باوچێکە و حەزی ناو ناخی هەموو مرۆڤێکە و مرۆڤایەتی ئاواگە بە سروشتی و بە حەواڵی گەشە دەکات. بەڵام پەروەردگار دەفەرمێ ناومێد نەبوون. هیچ دەرگایەکی ئەم سەرزەویە نەمابوو بەڕوویان دادا نەخراوێ، بەڵام دەرگای ئاسمان ماوەتەوە. بۆیە ئەم ژن و پیاوە بەردەوام لەخوا دەپاڕانەوە لەسەر کاری چاک، بانگاواز بۆ ئیسلام، ڕێنمایی خەڵک بۆ خێر، دەست بە خێری، دڵپاچی، ناخپاکی، ئتر بووبوونە خێر و بەرەگە یوساریعونە فی الخێرات. خێرێک لە هەر شوێنێک وای ئەمان پێشبڕچیان بۆ دەکە خێرا فریاکەون ئەو خێرە بکەن. خوای گەورە دوعاکانی وەرگرتن. لە ئاخری تەمەنا مناڵێکی پێبەخشین بۆشی ناونان، بۆی ناونان یەحیا. یەک کەس خوای گەورە بۆ خۆی ناوی ناوە، ئەویش یەحیا پێغەمبەرە کوڕی زەکەریا و خێزانەکەی کە لەو تەمەنی پیرێدا پێبەخشین. ئەمەی من باسی دەکەم بەڕێزان، ئەمە چیرۆک نییە، ئەمە ڕۆمانێک نییە نووسەرێک نووسی بێتی و خەیاڵی کردبێتەوە بیستی بێتی. ئەمە واقعی مرۆڤایەتیە. ئەمە خوای خالق سبحانه وتعالى لە ڕاستترین کتێبی سەرزەویدا کە قورئان و دوا پەیامی ئاسمانە بۆ سەرزەوی تا قیامەت لەوێدا تۆماری کردووە. ذکر ڕەحمەتی ڕەبیکە عەبدەه زەکەریا، یادی ڕەحمەتی پەروەردگارت بکەوە لەگەڵ بەندەکەی خۆیدا کە زەکەریا پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ. ئەمە پێمان دەڵێ ئەگەر دەتەوێ خوا ڕەحمت پێ بکاو، ڕەحم و بەزەی خۆی بڕێژێ بەسەرتا، تۆش بەو شێوەیە بکە. تۆش ئەگەر دەتەوێ خوا ڕەحمت پێ بکات و ئاواتی دڵت بێنێتە جێ، ئەمانە بکە. یەکەم زۆر دوعا بکە، بەڵام چۆن دوعایەک وەکو زەکەریا دوعا بکە. یەکەم ئیذ نادا ڕەبەه، بەس تەنها لە پەروەردگاری پاڕایەوە. کاکە مەچۆ لە قەبر مەپاڕێەوە، لە پەڕۆ مەپاڕێەوە، پەنا بۆ نوشتەنووس مەبە، پەنا بۆ ساحیر مەبە، پەنا بۆ فاڵچی مەبە. بەداخەوە کەسانێکم بینیوە یان بیستومە چووە لە دەوری قەبرێک حەوت پاڕێوانێ و حیوانێک سەر بڕە لەوێ منداڵت دەبێت. ئەوە ئەسڵ و ئەساسی نییە. ئیذ نادا ڕەبەه، تەنها لە پەروەردگاری پاڕایەوە. کەواتە تەوحیدی خاوێن بەوە دەکرێ بڵێ یا ئەڵڵا ئەم کارەی من، ئەم بەخشینەی من تەنها بە تۆ دەکرێ. دووەم نیداءن خەفیە، بە تەنهایە و دڵی گەرم بووە. کەی دوعا گیرا دەبێت؟ لەو وەختەیە کە دەروونت گەرم دەبێت. زەکەریا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ڕۆژێک سەردانی خاتو مەریەم دەکات. خاتو مەریەم ئەو ئافرەتەی کە سوڕەتەکەی بە ناوەیە سوڕەتی مەریەم، کچێکە عابیدەیە، خواناس، لە شوێنێکی دیاری کراوە بۆ خواپەرستی تەرخان کراوە، خەریکی عیبادەتی خوای پەروەردگارە. دوورە لە هەموو خراپیەک، لە هەموو خراپەکاریەک، لە هەموو شەیەکی نابەجێ کە بەدەمیا بێ، لە هەموو خەتەرەیەکی خراپ کە بە دڵیا بێ. ئەفەرمە کاتێک زەکەریا سەردانی کرد، وەجەدە عیندەها ریزقا، بینی ڕزق و ڕۆزێکی زۆری لێیە. ئەم میوەهاتە، ئەم خواردنە تایبەتانە نەهی ئەو وەرزەیە، لەو وەرزەیانە ئەو کاتە زەمن وەک ئێستا نەبووە خانووی پلاستیکی ئەوانە هەبێ ڕزق و ڕۆزیەکانی تر بە هەموو شێوازێک لە هەموو وەرزێکی ساڵا هەبێ. کاتە دەبینێ ئەم میوەیە، ئەم جۆرە تایبەتە هی ئەم وەرزە نییە و پاشان هی ئەم شار و وڵاتە نییە. یعنی ئەگە وەرزیشی بێ ئەم میوەهاتە تایبەتە نەبینراوانە هی ئێرە نین. بۆیە بەسەر سوڕمانەوە دەڵێ ئەی مەریەم ئەمانە لەکوێ بوو؟ ئەمە چێ بۆی هێنای؟ قالت هو من عند الله إن الله يرزق من يشاء بغير حساب. أما الله بۆی نردم سبحانه وتعالى. خوا بیەوێ بە هەر کەسێک ئەبەخشێ ڕزق و ڕۆزی بە بێ حیساب، بە شێوازێک کە مرۆڤ عەقڵی تەسەووری ناکە ئەم ڕزقە لەکوێوە هاتووە. لێرەدا دەرونی زەکەریا گەرم دەبێ. ئەڵێ خوای گیان، بۆ عەبدێکی خۆت، بۆ کچێکی دڵسۆز بە ئاینەکەت و بەرنامەی و ئیسلامەکەت خواناسیەکە کە خۆی تەرخان کردو بۆ عیبادەتی تۆ، عابیدەیە مەریەم، ئەم ڕزق و ڕۆزیە تایبەتت بۆ ناردووە. خوای گیان مەریەم ڕاست دەکا، کچێک دەرسی تەوحید بیر پێغەمبەرێک دێنێتەوە. یا ڕەبی خوات ئاواژ منداڵێک بە من ببەخشی کە بەبێ حیساب بێ، بە بۆچوونی بەشەری نە من و نەخێزانم تازە منداڵمان نابێ. یا ڕەبی خوایە چۆن ئەو ڕزق و ڕۆزیت بە مریەم بەخشی، ئاواژ دەرگای ڕزق و ڕۆزی منداڵ لە من بکەیتەوە. هەر وەختێ دەروونت گەرم بوو، بچۆ پەنایەکەوە، بە تەنها دوعا بکە، دوعاکەت گیرا دەبێ. نیداءن خەفیە، دوعای گیرا بریتیە لە نهێنی نێوان خۆت و خوا. ئێمە خەڵکمان دەچێت بۆ عومرە، دەچێت بۆ حەج، لە پەنا کەعبەوە لایڤی کردوتەوانێ و نازانێت چی پێ دەڵێن سێڵفی دەگرێ و
تە پەخشی ڕاستە و خۆی کردێتەوە دوعا دەکا بۆی کە بزانێت چەند لایک و کۆمنتی وەدەچێت بۆ دوعاکردن نییە. نیدا ئەن خەفیە کەس ئاگای لەم دوعای زەکەریا نیە سەلامی خوای لەسەر بێ ئیلا خوا نەبێ ئاوا دوعا بکە. سێم ربی ئینی وهن العظم منی واشتعل الرأس شيبا. شێوازی دوعاکردنەکەشی فێرکردین قورئان باسی ئەو شێوازە جوانەی زەکەریا دەجێڕێتەوە. خواستایشی دوعاکەی دەکا بە ئێمەی ئومەتی محەممەدی دەڵڵە صلی الله عليه وسلم ئاوا لە خوای پەروەردگاری خۆتان پاڕێنەوە. کاتێک کە دەستی نزای بۆ لای پەروەردگاری بەرز کردەوە وتی ربی ئینی وهن العظم منی، خوایە بەڕاستی پەککەوتەم، واشتعل الرأس شيبا، خوایە سرم لە سپێتیدا ینی دەبریسکێتەوە. بە کوردی خۆمان بە زمانی شیرینی کوردی خوایە مووی ڕەش لەسەرمان نەماوە. ئێسقان کە پوکایەوە ینی ئەو پەڕی لاوازی مرۆڤە، چونکە ئینسان لە گۆشتەکەی دێوەتەوە ئێسقانەکەی مایەوە. خوا من ئێسقانەکەشم نەماوە. وهن العظم وەڵڵی ئێسقەکانیشم لاواز بوون. خوایە گەلێ لاوازم، گەلێک بێدەسەڵاتم، گەلێک پەککەوتەم، تەنها ڕەحمی تۆم ماوە. بۆیە دوعا بە تەکەببور و خۆبادانەوە مەکە، دوعا بە زەلیلی بکە. لە دوعادا پارەکانت، عیلمەکەت، خزم و کەسەکەت، براو کەس و کارەکەت کاکە با هیچ لەبیر نەبێ. چوارەمیان بە یەقینەوە لە خوا داوا بکە. زەکەریا فەرمووی وەلەم ئەکم بدوعائیکە ڕەبی شەقیە. یا ڕەبی خوا لەمەوە پێش هیچ کات نابینم دوعام کردبێ و تۆ وەڵام من نەدامەوە. ئەوەی یەقینە لە دوعادا. یەکەم هەنگاوی وەڵامدانەوەی پەروەردگار بۆ داواکاریەکانت کە کلیلەکەت بەدەستەوە بێ و دەرگا داخراوەکانی پێ بکەیەوە لە دڵ تا جێگیر ببێ کە خوا وەڵامت دەداتەوە. یەقین زۆر گرنگە. بۆ نەخۆشی دەپاڕێتەوە یەقینت هەبێ کە خوا شیفای نەخۆشیەکەت دەدا. نەک بڵێ وەڵڵی دوعاش بکەم باوەڕ ناکەم من نەخۆشی من چارەسەری هەبێ. ئەم هەموو عیلاجەم بەکارهێنا چارەسەری نەبوو. نە بە یەقینەوە دوعا بکە. بە یەقینەوە دوعا بکە کە ئەوە دوا حەپە دەیخۆی، دوا دەرزیە لە خۆتی دەی، دوا دەرمانە بەکاری دێنی. ئەوەندە بە یەقینەوە لە خوا پاڕێەوە. گوناهباری دەستی نزاد بەرز کردەوە مەڵێ وەڵڵی کە گوناهەکانی خۆم هاتەوە بەرچاو زەحمەتە خوا لێم خۆش بێ. یەقینم هەیە پەروەردگارە لێخۆشبوونی تۆ لە گوناهەکانی من گەورەترە. من دڵنیام خوای لێم خۆش دەبی چونکە من وازم لە گوناهەکە هێناوە. ئەو دەرگا خراپەم لەسەر خۆم داخست، دەرگای مزگەوتم لە خۆم کردەوە. خوا تۆ دەرگای خێرم لێ بکەیەوە. یەقینت هەبێ کە خوا لێت خۆش دەبێ. بەڕێزان یەقینتان هەبێ خوا تەماشای نێتی ناو دڵتان دەکا. چەندە یەقینت هەیە کە دوعاکەت گیرایە لای خوا ئەوەندە دوعاکەت گیرایە. چەندە گومانت وایە کە خوا لێت وەرناگرێ ئەوەندە پلەی دوعاکەت دێتە خوارە وەرناگیرێ. یەقین بۆ موسڵمانان زۆر گرنگە. میهرانی کوڕی مەیمونی کوڕی میهران یەکێک بووە لە پیاوە بەرزەکانی ئیسلام، هەم دەوڵەمەند بوو، هەم زۆر عالم بوو، هەم زۆر بەتەقوا و خواناز بووە. مەیمونی کوڕی میهران باسی کرد لەگەڵ هاوڕێیەکی بازرگانیدا، وتی وەڵڵاهی پێویستە خەڵک لە فەقیری و هەژاریدا دەستمان پیانەوە بێ زیاتر. بەیزنی خوا پرۆژەیەکی بەخشینمان هەیە، پرۆژەیەکی خێرخوازیمان هەیە. بە هاوڕەکەی وتی وەڵڵاهی دەستیشن نەترسێ، من تا دەبەخشم خوا زیاترم پێ دەبەخشێ. هاوڕەکەی وتی دەوەڵی قوربان چەند جارت ئەمە بۆ من باس کردووە، وەڵڵاهی وانە، وەڵڵاهی زۆرم بەخشیەوە پارەکانم کەمیان کردووە، بەو خوایە نەهاتۆتەوە زی تۆ جەنابەت بۆت باس کردین و وەخۆ دەڵی من حتا دەبەخشم خوا زیاترم پێ دەبەخشێ. بەخشین لە شوێنی ڕەوادا بە ئەندازەی ڕەوا بە پرۆژەیەکی ڕەوا، پارە فرێدان نا، سوالکە دروستکردن نا، بەڕێزانەوە جیاوازە. وتی دەوەڵی ڕەفیقی وتی قوربان جەنابی مەیمونی کوڕی میهران وەڵڵاهی وانە، وەڵڵاهی من تا دەبەخشم پارەکەم کەم دەکا. ئەوە بۆی هی تۆ وایە و ئەو بۆ هی من وایە. فەرمووی برا من بە یەقینەوە لەگەڵ خوا مامەڵە دەکەم، من مامەڵە لەگەڵ خوا ناکەم، من یەقینم هەیە. یەقینم هەیە لەسەر زمانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم کە خوا لە حەدیسی قودسی فەرمێتی یە ابن ئادەم ئەنفق ينفق عەلەیک، تۆ ببەخشە و من پێت دەبەخشم ئەینەوەی ئادەم ئەی بەندەکەم. بەڵام فەرمووی تۆ بە گومانەوە لەگەڵ خوا مامەڵە دەکەی، تۆڵەی خوایە 100,000م بەخشیوە، چاوەڕێم بزانم کەس 150,000 200,000م دەست دەکەوێتەوە، تۆ گومانت هەیە لە بەخشندەی خوا، تۆ بە گومانەوە مامەڵە لەگەڵ خوا دەکەی، من بە یەقینەوە بەخوای دەبەخشم، مامەڵەم لەگەڵ خوا نییە. ئەم دوانە زۆریان فەرقە. کەسێ دوعا دەکا و خۆی بڕیاری داوە کە بەخوا زەحمەت ئەم دوعایەم ژیرا بێت، وڵڵا ژیرا نابێ، خۆت دەرگاکەت داخستووە،
بيقينەوە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة کاتێک کە لەخوا پاڕانەوە یەقینتان هەبێت کە خوا وەڵامەکانتان وەردەگرێت. خاڵی پێنجەم کە خوای گەورە ئەو دوعا گەورەی زەکەریا کە هەموو دەرگاکانی زەوی لەسەر داخرا بوو بەس کلیلێک مابوو کە دەرگای ئاسمانی پێ بکاتەوە. ئەو کلیلا ئێمە لە پرۆگرامی کلیلاڵێن کلیلێکە دەدەینێ دەرگای ئاسمانی پێ دەکەیتەوە ئەوی ژەوەی کاتە دەستەکان بەرز دەکەیتەوە بۆ لای خوای گەورە. بەم شێوازەی کە قورئان باسی کردو لە سوورەتی مەریەم ئاەتی 2 بۆ 9دا لە 7 ئاەتە دوعای وەرگیرایی بۆ باس کردوین. خاڵی پێنجەم فهب لي من لدنك وليا یا ربی خوای گەورە لەلایەن خۆتەوە پێم بەخشی. سەیری وردیەکانی قورئان کەن نافەرمێ فهب لي وليا خوای مناڵێکم پێ بەخشی نە من لدنك یا ربی خوای دیاری تایبەتی تۆم دەوێت. یعنی من لە ڕووی مادیەوە لە ڕووی عەقڵیەوە لە ڕووی زانستی پزیشکیەوە لە ڕووی تەمەنمەوە لە ڕووی ژنی نەزۆکمەوە هیچ دەرگایەک نێ لێم بکرێتەوە بەڵام من لەدونکە من دیارێکی تایبەتیم لە تۆ دەوێت. خوای ڕەحمی تایبەتی تۆم دەوێت. ئای ئیمان چۆن مرۆڤ بەهێز دەکات. ئەو کاتێک هەموو ڕێگا مادیەکان دادەخرێن ڕێگایەک هەرماوە کلیلێک هەرماوە ئەویش من لەدونکە یا ڕەبی خوایە لە لای تۆوە خۆ دیاری تایبەتیت هەیە من دیارێکی تایبەتیم لە تۆ دەوێت. ئەو کاتێک ئەم دیارە بۆ کەس نییە من ئومێدەوارم بە منی بەخشی. زەکەریا ئاوا لەخوا پاڕایەوە. شەشەم نێتپاکی لە دوعاکردنەکەتدا. زەکەریا بۆیە داوای کوڕێکی نەکرد وەکوی ئێمە بڵێ یا ڕەبی ماڵ و سەرەت و سامانێکی زۆرم لە مناڵیەوە کۆ کردووەتەوانێ بەخوا مادام مناڵم نییە کوڕ و کچم نییە وەڵام خزمەکانم هەموو دەیخۆن پێی خەنی دەبن. خوایە بۆیە کوڕێکم دەیتە میراتەکەم دەستی خزمەکانم نەکەوێت دەستی براکانم نەکەوێت دەستی برازاکانم نەکەوێت بەخوای زەکەریا ئەمەی لە دڵا نەبوو. خوای با وەجاخم کوێر نەبێتەوە وەجاخم ڕوون بێ ناوەکەم درێژەی هەبێ ئەوەشی لە دڵا نەبوو. خوای نامەوێ مناڵەکەم دەیتێ بەس دەبەر خاتری ئەوەی لە پیریدا نەچینە بەردەستی خەڵک و ڕۆڵەی خۆمان جگەرگۆشەی خۆمان کوڕێکم هەبێت لە پیریدا من و دایکی بەخێوکە بڕواتە نەبێت زەکەریا ئەوەشی نەبوو چونکە قورئان باسی دەکات فەرمووی یەریثونی وەیەریث من ئالی یعقوب. خوای من دەمێ کوڕێکم هەبێ پەیامدار بێ درێژە بە پەیامی من و یعقوب بدە پەیامی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ. خوای خەمی دینەکەمە خوای لە دوای من چی ئامۆژگاری ئەم خەڵکە بکە چێ ڕێنمایی دینیان بکە یا ڕەبی خوای ئەولادێکم پێ ببەخشی کوڕێکم پێ ببەخشی ڕێبازی پێغەمبەران درێژە پێ بدە. ئەمە دەرسە بۆ من و بۆ تۆ کاتێک کە دوعات کرد ئەزیزم بۆ هاوسەری هەر مەڵێ یا ڕەبی خوای کچێکی جوانم بەنسیب بکەی بە ئاواتی دڵم بگەم کچێک بۆ کوڕێک بە هەمان شێوە لە بیرت بێ بڵێ یا ڕەبی خوایە هاوسەرێکم پێ ببەخشی بۆی خێزانێکی دیندار بین کاکە بیجێڕەوە بە لایەنە دینیەکە بۆ لایەنە ئیسلامیەکە بڵێ یا ڕەبی خوایە چەند خۆشە خۆم و خێزانم خێزانێکی دیندار بین بەیەکەوە دانیشین قورئان بخوێنین بەیەکەوە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بخوێنین بەیەکەوە خزمەتی دایک و باوکمان هەردوو لامان بکەین منداڵی ساڵح بخەینەوە بەیەکەوە بتوانین خێزانێکی تۆکمە بین دڵی خەڵک خۆشکەین دەستی بە خێرمان هەبێت لە کۆمەڵگادا یەکتر لە حرام پارێزین ببینە قەڵایەکی پتە و بۆ چاو داوێنی یەکتر پارێزین تووشی حرام نەبین لەم زەمەنی فیتنەدا کاکە گە هاوسەگیری تۆ بەس نێت لەوە بێ تۆ بڵێ جوان بێ دەوڵەمەند بێ باڵ بڕوای وابێ بڕوانامەی وابێ باڵای وابێتن ئەمانە ڕووکەشن بۆیە خەڵکی سەرکەوتوش نابێ وەکو زەکەریا کە داوا لە خوا کرد لە بواری هاوسەگیریدا بڵێ خوایە خێزانێکی دیندار پێکەوە نێم ئەم بابەتانی کە باسم کرد بیان هێ ناو دڵی خۆتەوە خوا ببینە دڵخۆشکەری دایک و باوکمان دوعات کرد دەوڵەمەند بی مافی ڕەوای خۆتەوە وەلیلای خەزائین السەماوات والئەرض هەرچی خەزێنەی ئەرز و ئاسمانە هی خوایە کاکە قەت داوا مەکە وەڵڵی خوایە بەس نان و دۆیەکەمە بێ بەسە بۆ لەم هەموو زەوی خوای گەورە لەم هەموو خەزێنەیە بۆ دەوڵەمەند نەبی کاکە خوا فەقیر دەبێت تۆ دەوڵەمەندکە نەعوذ بالله خوا خەزێنەکانی کەم دەبنەوە تۆ بە کولەمەرجی بژی خوای ئیسلامی ئێمە بەڕێزان هەموو جار وتومە ئیسلامی ئێمە هەژار دۆستە بەڵام دوژمنی سەرسەختی هەژاریە ڕێزی هەژار بگرە بەڵام ئاواتت نەبێ بە هەژاری بژی بۆ تۆ حتا مردن وەڵڵا بەس 2 دینارم هەبێت نەبێتە 3 دینار باشە نەوەڵە ئیسلامی ئێمە دەڵێت دەوڵەمەندی باشە بەڵام چۆن دەوڵەمەندێک دوعا بکە بڵێ یا ڕەبی خوا زۆرم پێ ببەخشی یا ڕەبی خوا دەوڵەمەندم گوی خۆ لە تۆ کەم نابێتەوە یا ئەڵڵا تۆ حتا ببەخشی ئەرز و ئاسمانەکان هەمووی دەرگای ڕزق و ڕۆزی فراوانی تۆیە بەڵام بۆی وەکو فڵان کەس ساریکی ئاخر مۆدیلم هەبێ پۆزی پێوە لێ دەم قاتی شاڵی زاخۆیم لە بەرابێ خۆم بە ڕەفیقی خەڵک نەزانم هەموو خەڵک دەست بە سنگمەوە بگرێ دیواخانەکەمەوە بێ بەخوا کاکە ئەمانە بڵقی سەراون ئەمانە پوچن ئەگە هەشت بێ ئیسراحەت ناکەی بڵێ یا ڕەبی خوایە دەوڵەمەند بم بۆی دەستی بەخشندەیم هەبێ ئای چەند خۆشە خەڵکێک فرمێسکی بە پارەکەی من بێتە زەردەخەنە
منداڵێکی بێ باوەک نازی باوکایەتی بۆ پڕکەمەوە ئافرەتێکی ڕووسور نەهێڵم تووشی خراپە بێ و بە بێدەنگی پارەکە بخەمە ماڵی و منداڵەکانی بەسەر بەرزی بخوێنن پەروەردە بێ لە بوونی دەوڵەمەندیدا ئەم نێتە خێرانت هەبێت نەک پۆز لێدان بەسەر خەڵکدا وی ئەم دوعایانەی زەکەریا پێمان دەڵێ خۆیان مەبەستمەوە نییە کوڕێکم هەبێ چەکدار بێ و پشت و پەنام بێ و لە پیریدا گۆچانی دەستم بێ و وەجاخ شوێر نەبم و ناوم نەبڕێتەوە خزمەکان و براکانم میراتەکەم نەخۆن نەوەڵا دەمەوێت خزمەتی دینەکەی خوای پێ بکەم ئەمەوێت خزمەتی عەبدەکانی خوای پێ بکەم ئەمێ سەر زەوی پێ ئاوەدان کەمەوە ئەمەوێت قەبر و قیامەتی خۆم لە درێژەدانی ئەم بانگەوازە و ئەم ڕێبازە خوان ئاسێدا منداڵەکەم کاری چاک بکە و منیش لە قەبرەکەدا بۆم بێت چونکە تۆ هەر ئەولادت هەبوو هەر کارێکی چاک بکە دوعایەکی خێر بکە دوعایەکی خێری بۆ بکرێ تۆ لە قەبرەکەدا زیندووی ئەوە بەرەکەتی منداڵە با ئەم نێتە لە دڵتا بێ دوعات کرد لە خوێندن ئاسەرکەوتوبی کاکەت بەس دوعادەوە نەبێ وەڵای شەهادەیەک بێنم بڕوانامەم هەبێ مەعاشەکەی ئەوەندەیە تەعیناتی مسۆگەرە نەوەڵا خۆیان دەمەوێت لە ڕێگەی ئەو بڕوانامەیەوە خزمەتکاری دینەکەی تۆ بکەم خزمەتی موسڵمانان بکەم دکتۆرێک بم چەند خۆشە لە عیادەکەمدا بڕیارم دەم لە سوێندنا بڕیار بداگە ببمە پزیشک شەر بێ بەشێک لەدا هاتم بۆ فەقیر و هەژار بێ نەخۆشی هەژاری داما و پارەی لێ وەرنەگرم فەحسی زیادی پێ نەکەم چاوم لە ماڵی حرامەوە نەبێ یا ڕەبی خۆیان دڵی خەڵک خۆشکەم نەخۆشێک بەهۆی منەوە لە ئازار ڕزگاری بێ ئەم نێتە خاوێنانە خوا زۆری پێخۆشە دوعا ئاوا گیرا دەبێت بابەتەکە زۆر شیرینە لە خزمەت قورئاندا هەندێکی ماوە لە ئاەتەکەدا ناوبڕێکی کورتمان هەیە و دێنەوە دیداتان ئین شاء الله تعالى بسم الله الرحمن الرحیم دووبارە سڵاوی خوای پەروەردگار لە هەموو لایەکمان بێ بینەرانی زۆر بەڕێزی کەناڵی دیمەن لە پرۆگرامی کلیلدا باسی ئەومان کرد کاتێککە دەرگاکانی زەویت هەمووی لەداخرا یەقینتان هەبێ دەرگای ئاسماندا ناخرێ دەرگای ئاسمان بە دوعاکردن دەکرێتەوە بەڵام ئەو دوعایی کە وەکو زەکەریا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ کە خوای پەروەردگار لە قورئانە ئاوا بە درێژی بۆی باس کردین لە ئاەتی 2 هەتا ئاەتی 9 سوڕەتی مەریەم بەردەوام بیخوێننەوە دوای مانگی پڕبەرەکەتی ڕەمەزانیشت کاتان لێ دەکەم لە قورئاندا مەبڕێ بەردەوام لە خزمەت قورئانەکەدا بن کە قورئانیشتان خوێندەوە دەرسی ژیانی لێوەرگرن ئەم قورئانە وەکو چیرۆک و بەسەرهات شتەکانمان بۆ ناگێڕێتەوە بە پێچەوانەوە پێمان دەڵێت تۆی موسڵمان تۆی دیندار تۆی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم لەسەر ڕێبازی پێغەمبەران بە کەسێکی گەشبین بە کەسێکی بەهیممەت بە کەسێک بە لە هەوڵ و تێکۆشان بەردەوام بە هەموو ڕێگا مادیەکان بگرە بەر لە پەروەردگارت بپاڕێەوە ئەو کاتێک کە هەموو دەرگاکان بە پێوەری مرۆڤ بوون داخران بڵێ فەهەب لی من لەدونکە وەلیە یا ڕەبی خوا دیاری تایبەتیم دەوێت لە تۆ من لەدونکە لەلایەن تۆوە دیاریم دەوێت من یەقینم هەیە خوا لە ڕووی مادیەوە ئەم شتە مەحاڵە لە ڕووی زانستی پزیشکیەوە مەحاڵە بەڵام لە ڕووی دیاری تایبەتی تۆ من لەدونکە مەحاڵ نییە لە ئاستی خوای پەروەردگارە دەی یا ڕەبی خوا ئەو دەرگا تایبەتەم لێ بکەیتەوە ئەمە دەرسی گەورەی ژیانە دەرسی گەورەی بیر و باوەڕە دەرسی گەورەی ژیانێکی جوانە بۆ مرۆڤ نێتی شتپاک بێت لە دوعاکانتدا نێتت تەنها دنیا نەبێ خوا زۆری پێخۆشە داوای زۆری لێ بکە داوای شتی کەم مەکە بەکەم ڕازی مەبە بەڵام گرنگ ئەوەیە تۆ هەر نێتت دنیاە هەر نێتت ڕابواردنی ئەم چەند ساڵ و ساتەی ژیانی ئەم دنیا کاتی هەیە بڕوا پلان هەبێ گە مرۆڤ تەنها بەس چاوی ئەم دنیاە ببینێ حرمەتی تایبەتیم هەیە بۆ یەک بەیەکی بیسەران و بینەرانی پرۆگرامی کلیل و ئێوەی ئازیز کە ئێستا دەمانبین و دواتر گوێمان لێ دەگرن لە سۆشیال میدیاکاندا ئەم پەیجە بەڕێزان هەر مرۆڤێک تەنها دنیا ببینێ تەنها چاوی خۆشیەکانی دنیا ببینێ تەنها چاوی بەرژەوەندیە مادیەکان ببینێ لەگەڵ ئاژەڵەکان و لەگەڵ باڵندەکان و لەگەڵ حەشەراتدا هیچ فەرقێکی نییە مرۆڤ زۆر گەورەترە لەوە مرۆڤ ئیماندار ئامانجدارە یا ڕەبی خوا من دەمەوێت دنیایەکی خۆشم هەبێ یا ڕەبی خوا دەمەوێت قیامەتێکی ئاوەدانم هەبێ گەورەترین دوعای ئێمە ئەم دوعایە زۆر بکەن بیکەن بە ویردی سەر زمانتان ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار يا ربي خوا دنياي جوانم ببخشي يا ربي خوا قيامتي جوانم ببخشي يا ربي خوا لعذابي دوزغ بم باريزي آتنا هولي شي دوي هولي بو بدا دنیایەکی جوان هەوڵی جوانی بۆ بدا ڕێگەی حەڵاڵ مەشروع خۆماندووکردن بەکارهێنانی ئەو وزە و تاقە و گەنجێتی کە خوا پێی بەخشووی بەکاری بێنە ڕێوێکی فێڵباز مەبە خۆت دانووسان بە بۆ پارویەکی چەور و بیفڕێنی نە شێری مەیدان بە نەفس بەرز بە هیممەت بە پاشانیش قیامەتێکی ئاوەدان واتە ئێمە دوو چاومان هەیە چاوێکمان دنیای جوان دەبینێ
چاوێکمان چاوەڕی قیامەتێکی جوانە بۆی هەموو ئەو شتانی کە داوای دەکەین وەکو خۆشی دنیامان مەبەستە کە مافی ڕەوای خۆمانە ئیسلام ناڵێ لە گۆشەیەکە لە کووخێکە بە پاروەنانێکی وشک حتا دەمری زەلیل بە جلێکت هەبێ 7 ساڵ دەبەر تا بێ پینەی لێدێ ئەوە بەرنامە ئیسلام نییە سەرزەوی خوا هەمووی خەزیانەی هەڵڕژاوە با سودمەند بی لێ با ژیانێکی شایستە بە مرۆڤت هەبێ با هەر زیندوو نەبی چونکە هەیە بەس زیندووە ینی بەزەوەی نەمردووە نە ئێمە شایستەی بە ژیانێکین کە خوا بۆ مرۆڤی گەورەی ڕێزلێگیراوترین مەخلوقی خوا ئێمەی ئینسانی خوا بۆی دروست کردوین بەپاڕێوە خوا ئەوانت هەموو بداتێ بەڵام نێتی قیامەتت لەبیر نەچێت کە پێش ناوبڕەکە هەندێکم ڕوون کردەوە حوتەم خاڵ زەکەریا فەرمووی وەجعله ڕەبی ڕەضیە یا الله سبحانه وتعالى داوال لێ دەکەم ئەو منداڵی پێم دەبەخشی ئەو کوڕە یا ڕەبی خوایە خۆت بیژێڕی بە ئەولادێکی پەسەند خوایە ناپەسەند نەبێ دا سەیری وشتەکانی قورئان کەن وەجعله خوایە خۆت بیژێڕی بەخوا هەموو پەروەردەی دنیا بەکاربێنی چی کتێبی پەروەردەیی خوێن بێتەوە مناڵم سوودی نییە ئەوانە سوودی تایبەتی خوان هەیە مامۆستای تایبەتت بۆ گرت بێ پەروەردەکاری تایبەتت بۆ گرت بێ لە باخچەی ساوایانەوە بە جوانترین شێوە مامۆستای تایبەت پەروەردەی کرد بێ هەموو هەوڵی خۆتت دابێ ئەو ئەڵڵایە سوبحانەه وتەعالە یارمەتیت نەدا و ڕەحمت پێ نەکا منداڵەکەت ساڵح دەرناچێت زۆر کەسێ دایک و باوکێکی زۆر دیندارە زۆر خوێندەوارە زۆر ڕەوش بەرزە پەنا بەخوا مناڵەکانی ئێستا لامبلترین ناپەسندترین منداڵن هەر جاری وایە شەرم دەکا بڵێەوە ئەولادی منە لەسەر ڕێبازی ئێمەیە لە دەنەوەی ئێمەیە لە بنەماڵەی ئێمەیە ئەوەندە ناپەسەندە بۆیە وەجعله ڕەبی ڕەضیە یا الله سبحانه وتعالى داوات لێ دەکەم خۆت بیکەی بە منداڵێکی پەسەند بۆیە هەر بوونی منداڵ شەر نییە ئێوە کەسانەی کە منداڵتان نییە هەرگیز ناومێد مەبن لە ڕەحمەتی خوا هەموو ڕێگا تەندروستیەکان و مادیەکان بگرنەبەر ئەوەی کەوا ڕەوا و شەرعیە پرسی شەریعەت بکەن بە پێی شەریعەت ڕێگاکانی بوونی منداڵ لە ڕووی پزیشکیەوە بەکاربێن و ڕێگاکان بگرن بەڵام دایمە دوعای زۆر بکەن لەخوا پاڕێنە وەکو زەکەریا دەرگای ڕەحمەتتان من لە دونکە بە هەدیەی تایبەت لێ بکاتەوە بەڵام مەڵێ هەر منداڵم ببێ نە وەجعله ڕەبی ڕەضیە یا ڕەبی خوایە خۆت بیجێڕی بە خواناس یا ڕەبی خوایە تۆ لێ ڕازی بی یا ڕەبی خوایە خەڵک لێ ڕازی بێ خوایە لە ڕێ ئەم منداڵەوە دوعای خێرمان بۆ بکرێ خەڵک بڵێ هەی ڕەحمەت لەو دایک و باوکەی ئەم مناڵەی لێ بووە یا ڕەبی خوایە قورڕەت عەین بێ خوایە بە چاوپێکەوتنی ئەم مناڵەت چاومان گەشت بێ ئاخر چاو بڕواتان هەبێ بەڕێزان هەموو پارەی دنیات هەبێ هەموو خۆر کۆشکی دنیات هەبێ مەزرعی دنیات هەبێ باخ و باخاتت هەبێ حرمەت و ناوت هەبێ بەس چاو بە منداڵی ساڵح گەشت دەبێتەوە جا لە منداڵیەوە کەمەلۆتکەی یان کە بوو بە پیاوێکی تەواو یان کچێکی تەواو شووی کرد منداڵی بوو مێردی باشیە بوو کە دەبینی ڕێک و پێکە و خەڵک دڵە هەی ڕەحمەت لە دایک و باوکت وەڵڵی چاوی تۆ دایک و باوک بەس بەوە دەکرێتەوە خوایە ئەو منداڵی پێم دەبەخشی قورڕەت و عەین بێ سۆمای چاوانم بێ بیلبیلەی چاوانم بێ ڕووناکی چاوانم بێ ئاوەدانی ماڵم بێ پێی سەربەرز بم لە ڕێی منداڵەکەەوە کوڕکچەکەمەوە خەڵک بڵێ ڕەحمەت لەو دایک و باوکەی کە ئەمەی لێ بووە خوای عەدووەن و حەزەنەن نەبێ یا ڕەبی خوای منداڵێک نەبێت لاسار نەکبەت دوژمنی ناو ماڵ ئەخ دوژمنی دەرەکی خوا بمان پارێزە خۆشترەوەی کە منداڵەکانی خۆل لە ناو ماڵەکەی خۆتا دوژمنت بن لە هەموو دوژمنێک مەترسیداتر ئەولادی خۆتە بیکوژی هەر ماڵوێرانی بتکوژی هەر ماڵوێرانی هیچی لەگەڵا ناکرێت زۆر خراپە زۆر مەترسیدارە خوای منداڵەکانم نەبن بە دوژمنم نەتان بینی لەم شارانەی کوردستانی خۆماندا کاکە لە دەوروبەرە لە جیهاندا خۆ لە تۆڕی کۆمەڵاتی هەموو شتێک هەر فەوری و سەوری دەبیسترێ ئێستا نەتان بینی خەڵک باوکو دایکی خۆی کوشت باوکی خۆی کوشت دایکی خۆی کوشت بەڵێ زۆرمان بیرای برای خۆی کوشت خوای منداڵەکەم نەبێ بە دوژمنم ئەمە بە چێ دەکرێت بەخوا و حەزەنەن یا ڕەبی خوای نەبێتە مای خەم و خەفەت بۆم یا ڕەبی خوای نەبێتە هۆکاری ئەوەی کەوا نوقسان بێ ناتەواو بێ هەموو ڕۆژە بە تەماشاکردنی خەفەت بخۆم داوای لە چیت لە خوا کرد بڵێ وەجعله ڕەبی ڕەضیە یا الله سبحانه وتعالى داوای لێ دەکەم ئەم شتەی کە من داوای دەکەم خۆت بیژێڕی بە شتێکی پەسەند داوای منداڵ دەکەی بڵێ خوایە هەربوونی منداڵەکە شەر نییە کە پێت بەخشی منداڵێکی پەسەند بێ ناپەسەند نەبێ ڕەحمەت بێ زەحمەت نەبێ داوای هاوسەرگیری دەکەی هەر مەڵێ وەڵڵای بەس ژنم بێنایە بەس شوم بکردایە ماڵ و حاڵێک مەبووە یا ڕەبی خوایە ئەو هاوسەرە خۆت بۆم بژێڕی بە هاوسەرێکی پەسەند چەند کەس شووی کرد و ئێستا خۆزگە دەخوازێ هەر شووی نەکردایە چەند کەس ژنی هێنا خۆزگە بە سنگڵیەکەی جارانی دەخوازێ خۆزگە هەر هاوسەرم نەبینایە
هەر نەمبوویە ژیانی بەرچاو دەکەوێت خوا ئەو هاوسەرە تۆ بۆم بژێڕی بە هاوسەرێکی پەسەند کە لە سایی یەکترا حەسینەوە کە ماڵ و حاڵێکی گەرم و گوڕمان هەبێ کە قسەی خۆش بە یەکەوە بکەین کە خۆشەویستی و ڕێز لە ناوانماندا بێ دەرسی عەقیدە زۆر گرنگە بەڕێزان هەمووی بژێڕەوە بۆ لای خوا وەجعەلهو ڕەبی پەروەردگارم خۆت بیجێڕی بە پەسەندم هاوسەرە کوڕ و کچت هەیە هەر دوعایەوە مەکە یا ڕەبی خوایە دەرگایان لێ بکەیتەوانێ و کچەکەم شوو بکە و کوڕەکەم ژنی بۆ بێ بڵێ یا ڕەبی خوایە هاوسەرێکی پەسەندی بەنسیب بکەی ڕەضیە زۆر گرنگە وشەی ڕەضیە لە قورئانە خەتی بەژێرابێنن بیکە ناو دڵتەوە داوای هەرچی لە خواکە بڵێ ڕەضیە یا ڕەبی خوایە پەسەند بێ خوایە کە کچەکەم شووی کرد هەرەوە نییە لە ماڵەکەم بڕواتە دەرێ یەکێ پارێک ناخۆن پارۆنان لە ماڵی خۆشتا هەیە یا ڕەبی خوا مێردێکی پەسەندی هەبێ کوڕەکەم هەرەوە نییە ژن بێنێ یا ڕەبی خوایە بووکێکی پەسەندم بەنسیب بکەی کە ببێتە چاوڕۆشنی بۆ من و بۆ هاوسەرەکەی و منداڵی ساڵحیان لێ بکەوێتەوە دوعا بۆ دەوڵەمەندی دەکەی بە هەمان شێوە دوعا بکە یا ڕەبی خوایە دەوڵەمەندیەکەم پەسەند بێ زۆر کەسمان بینی لە فەقیریدا خاوەن قەدر و حورمەت بوو ئێستا کە دەوڵەمەند بۆ خەڵک نەفرەتی لێ دەکا ماڵ و سەرۆت و سامانەکە بوو لە ناوچوونی خەڵکیان هەبوو لەسەر پارە کوشتیان یعنی گەوە هەموو پارەی نەبوویانە دەکوژرا لەسەر ڕێگر چوە سەری و ماڵەکەشی ڕۆیش و سەرەکەشی ڕۆیش پارەکەی ڕۆی کوڕەکەیان برد جەرگیان سووتان لەسەر پارەکانی نەبوونە ڕەحمەت ئەو هەموو پارەی هەبوو هەتا مرد مزگەوتێکی دروست نەکرد قوتابخانەیەکی دروست نەکرد ڕێگاوبانێکی دروست نەکرد جادەیەکی چاک نەکرد بیرە ئاوێکی لێ نەدا منداڵێکی هەتیوی بێنازی بێ باوکی بەخێو نەکرد وەرە پێم بڵێ دەوڵەمەندی وهەیە لەم شارانەی کوردستاندا چێ ئەزانێ هەربوونی هەیە بەس پارە ڕقم زیاد دەکات بەس لاسیک لە دەفتەر دەدا و لە قاسەی داوێ و پرۆژە دەکاتەوە و مەشروع دەکاتەوە و شوقە دەبا بە ئاسماندا بە حەیەتی خێرێک لە دەستی هەڵنەوەری ئەمە پەسەند نییە چاوەرە لە قیامەتە ئەو هەموو حیساب و کتابە لەگەڵا دەکرێت هەر ڕزگارن نابێ کە داوای پارە و سەرۆت و سامان کرد بڵێ خوایە سەرۆت و سامانێکی پەسەند بێ خەڵک بوو پلە و پۆستی نەبوو بڕاتە هەوێ مامۆستایەکی قوتابخانە بوو معەزەز و مکەڕەم دەڵ خەڵک دەستی بۆ بەسنگەوە دەگرت ئێستاندام پەرلەمانە پۆستێکی هەیە پلەیەکی هەیە لەم حیزب و حکومەتە خەڵک هەموو نەفرەتی لێ دەکات وەگە بوێرێ ئەگەر لە بەرە ڕۆژ مەرحەبای دەکات لە دڵەوە بەس گوێ لە خەڵک بگرێت چی پێ دەڵێ ئەم پلە و پۆستە نەبوو بە ڕەحمەت بڵێ یا ڕەبی خوا گە پلە و پۆستێکم بەدەستکەوت ڕەضیە ببێتە مایەی ڕەحمەت نەبێتە مای زەحمەت ببێتە مای خۆشەویستی خەڵک بۆم نەک بێتە مای نەفرەتی خەڵک بووم ببێتە مای ڕەزامەندی خوا بووم نەک بەخۆی ئەم دەستکەوتەوە خواشم لێ بڕەنجێ خەڵکیشم لێ بڕەنجێ لە پشت نیعمەتەکانەوە دڵنیا بە بێبەشبوونێکی زۆر هەیە ئەم نیعمەتانی کە ئێمە بە نیعمەتی خوای پەروەردگاران دەزانین لە هەندێک خەڵک بوونە نیقمەت وەکو باسم کرد بۆیە دوعاکانی زەکەریا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت لە قورئانە بە وردی بخوێننەوە ئەم پرۆگرامی کلیلە و بەرنامەکانی بکەن بە مەنهەجی ژیان هەر جارە دەرسێکی قورئانی بۆ ژیان لێ فێر بن بە ئومێدی خوا هەموو دەرگا داخراوەکانمان لەسەر دەکاتەوە داواکارم خوای پەروەردگار هەمیشە بە هانا و هاوارمانەوە بێ وەکو هانا و هاوارمان بۆ بردووە لە ڕابردوودا و هەمیشە دوعاکانی گیرا کردوین و ئاواتەکانی هێنای نەجێ یا ڕەبی خوا لە داهاتووی ژیانیشماندا لە ئێستا و داهاتووی ژیانیشماندا پەروەردگارە بێی بە هانا و هاوارمانەوە شیفای نەخۆشەکانمان بدەی دڵبەخەمەکانمان دڵخۆشکەی ئەوانی منداڵیان نییە خوایە منداڵی ساڵح و پەسەندیان پێ ببەخشی ئەوانی منداڵی نەخۆشیان هەیە منداڵەکانیان شیفا بدەی ڕەحم بە هەموو لایەکمان بکەی بەخوای پەروەردگارتان دەسپێرم ئەسسەلامو عەلەیکم وەڕەحمەتوو اللهی وبەڕەکاتوه